باسکرا ئەمەش کەژاوەکەیە گەیشتە بەردەم مەڵبەندی یەکێتی لە سلێمانی. سامان بەشارەتی لەگەڵمانە بێت. سامان دێنە لای تۆ. بەڵێ پێشەوە کەژاوەی کۆمبێلەکانی دەرمی مامجەلال گەیشتنە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانی. ئەوەی کە دەبینن ئەمە پێشتر هەموو هاونیشتیمانیان لێرە ئەوانەی کە لێرە وەستاون بۆ پێشوازیکردن لە تەرمی مامجەلال لێرە وەستاون هەمووی چاوەڕێن یا بە پەرۆشن کە تەرمی مامجەلال بگاتە ئێرە بۆ ئەوەی کە لێرە چەند چالاکیەک بەڕێوە دەچێت. یەکێک لەوانە هەڵانی 84 کۆتری سپیە بۆ بەرەو ئاسمان کە گزارش لە ڕۆحی مامجەلالەکە کە 84 ساڵە. ئەوەی کە دەیبینن ینی ئەمە ئەو کەژاوە تۆمبێلانەیە کە گەیشتونەتە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانی کە ئێستا هەتاوکو ئێستا بڵێن ئەو ئۆتۆمبیلەی کە تەرمەکەی مامجەلال سەرۆک کۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە نەگەیشتووەتە ئێرە. ئەمان ئۆتۆمبیلانە کە ئۆتۆمبیلی هاتوو چۆن دەیانەوێت لێرە شەقامەکە پاک بکەنەوە بۆ ئەوەی کە هاونیشتیمانی نێنە سەر شەقام بۆ ئەوەی کە لێرە تەرمەکە بەرەو مزگەوتی گەورە بەڕێ بکرێت. لە مزگەوتی گەورە لەوێ نوێژی لەسەر دەکرێت و دواتر دەگوازرێتەوە بۆ دەباشان. بەڵام تاوەکو ئێستا لەگەڵ تەرمەکەدا ینی هاونیشتیمانیەکی زۆر خەڵکێکی زۆر لەگەڵ ئۆتۆمبیلەکەی مامجەلالدایە. ئەو ئۆتۆمبیلەی کە تەرمی مامجەلال هەڵگرتووە هاونیشتیمانیەکی زۆر کە بەپێ لە فڕۆکەخانەی سلێمانیەوە هاتوون لەگەڵی تاوەکو ئێستا کە ئێمە لە بەردەم هەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانین لەگەڵ ئۆتۆمبیلەکە هاتوون هەمویان. ینی خەڵک زۆر بە حەسرەتە خەڵک دەگری چاوەڕێەوە دەکات کە تەرمی مامجەلال بگاتە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانی بۆ ئەوەی کە هیچ نەبێت دوای بردنەکەشی چەپکە گوڵێکی لەسەردانێ یاخود ئەو کۆتانی بەدەستیانەوەی هەڵیێن بە ئاسماندا. ئێستا نزیک بووەتەوە تەرمەکە خەریکە دەگاتە بەردەم مەڵبەندیەکی سلێمانی کە ئەمەی لە پێشۆ ڕۆژت هەموو ئەو ئۆتۆمبیلانە بوون کە شەقامەکانیان پاک دەکردەوە بۆ ئەوەی کە هاونیشتیمانی نێنە سەر ڕێگای ئۆتۆمبیلەکەی کە تەرمی مامجەلالی لەسەردایە. چونکە بە درێژایی فڕۆکەخانەی سلێمانی تاوەکو ئێرە خەڵکێکی زۆر ینی لەسەر شەقامەکە بوون بەشێکی زۆر هاتوونەتە سەر شەقامەکە بۆ ئەوەی کە تەرمەکە ببینیاخە ئۆتۆمبیلەی کە تەرمەکەی هەڵگرتووە چەپکە گوڵێکی لەسەردانێن یاخۆت ئاڵایی لەسەردانێن. ئەوەی ئێستا من دەیبینم تەرمی مامجەلال ئەو ئۆتۆمبیلەی کە تەرمی مامجەلالی هەڵگرتووە نزیک بووەتەوە لە ئێمە. وێنەیەکی گەورەی خۆی بەسەر ئۆتۆمبیلەکەوەیە. هاونیشتیمانیەکی زۆر بە دوای ئۆتۆمبیلەکەیدا هاتوون ینی لە فڕۆکەخانەی سلێمانیەوە تاوەکو ئێستا. بۆیە ئەوەی کە تاوەکو ئێستا نزیک دەبێتەوە لە مەڵبەندی یەکی سلێمانی کە ئەوە تەرمەکەیە کە هاونیشتیمانیەکی زۆر ڕادەکا لەگەڵ تەرمەکەدا دەیەوێ هەر بە پێ تاوەکو مزگەوتی گەورە لەگەڵ تەرمەکەدا بڕوات. ئەوە ئێستا تەرمی مامجەلالە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک کۆماری پێشووی عێراق گەیشتە ئێرە. ئێمە هەوڵ دەدەین لێرە خەڵک ڕسمی لەگەڵ دەگرێت وێنەی لەگەڵ دەگرێت دەیوێت وێنەی دوایمین وێنەی یادگاری بگرێت. ئەوەی لە پێشی ئۆتۆمبیلەکە دانیشتووە پاڤێڵ تاڵەبانیە کوڕی مامجەلال لەگەڵ ئۆتۆمبیلەکەی مامجەلالدایە کە گەیشتووەتە ئێرە. خەڵکێکی زۆر کە لێرە چاوەڕێن بگاتە ئێرە ئەوەی سات تەرمەکەی گەی ینی ئەو ئۆتۆمبیلە تەنیوە بە گوڵ و بە وێنەی مامجەلال. خەڵک وێنە لەگەڵ ئۆتۆمبیلەکەدا دەگرن دەیانەوێت دوایین وێنەی یادگاری خۆیان لەگەڵ تەرمەکەی مامجەلالدا بگرن. بۆیە ئەوان هەوڵ دەدەن کە خەڵکێکی زۆر قەرەباڵەکە زۆر هەوڵ دەدەن کە ئێستا زۆر قەرەباڵەکە پێشەوە ینی ڕێگە جاری وایە ڕێگە لایەن ئێمە قسە بکەین بەڵام ئێمە هەوڵ دەدەین وێنەکە زیاتر بگوازینەوە. ڕاستەوخۆ ئەوە تەرمی مامجەلالە گەیشتە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانی کە
لە پێش ئۆتۆمبیلەکە لەناو ئۆتۆمبیلەکە تا پاڤێڵ تاالبانی کوڕی مام جەلال لەناو ئۆتۆمبیلەکەدایە ئۆتۆمبیلەکە هەمووی گوڵە ئۆتۆمبیلەکە گەیشتە لای مەڵبەندیەکی سلێمانی ئێستا 84 کۆتر بە ئاسماندا هەڵفڕا کە گزارش دەکات لە تەمەنی مام جەلال گزارش دەکات لە 84 ساڵی خەباتی مام جەلال کە پڕ بووە لە ئاشتی کۆتر ڕەمزێکی ئاشتیانەیە کە لە هەموو بۆنە ئاشتیەکاندا هەڵدەدرێ بۆ مام جەلالیش ئێستا 84 کۆتر هەڵدرا بە ئاسماندا ئێستا ڕێک تەرمەکە لە بەردەم مەڵبەندی یەکی سلێمانیدایە ئەو شوێنەی کە مام جەلال بۆ خۆی لە زۆربەی بۆنەکاندا لێرە قسەی کردووە تەرمەکە ئەوە لە دوای منەوەیە ئێستا خەڵکێکی زۆر لە فڕۆکەخانەی سلێمانیەوە تاوەکو من کە لە بەردەم مەڵبەندی یەکێتیدام لێرە بە بەردەوام لەگەڵ تەرمەکەدا هاتوون هەوڵ دەدەن ئێستا ئەیانەوێ یعنی ئۆتۆمبیلەکە بە زووی بڕوات بۆ ئەوەی کە هەوڵی خۆیان دەدەن کە ئەگەر قەرەباڵقێکی زۆر هەیە ڕێک لە بەردەم ئۆتۆمبیلی ئەو ئۆتۆمبیلەم کە وێنەی مام جەلالی لەسەردا تەرمی مام جەلال لەناو ئۆتۆمبیلەکەدایە پاڤێڵ تاالبانی کوڕی مام جەلال لەناو ئۆتۆمبیلەکەدایە کە لێرە بەڕێ دەکەون بەرەو مزگەوتی گەورە ینی زۆ قەرەباڵقە هەوڵ دەدەین کە ئێستا ئێمە بتوانین وێنەکان بگوازینەوە ئەوە ئۆتۆمبیلی مام جەلالە کە ئێستا لێرە بەوەی قەرەباڵقی خەڵکەوە ئەوەی بەشدارێکی زۆری خەڵک ناتوانرێت ینی کۆنتترۆلی ئەو خەڵکە بکرێت لێرە بەردەم ئۆتۆمبیلەکەیان گرتووە خەڵک وێنە لەگەڵ ئۆتۆمبیلەکە دەگرێت ئەوڵ دەدا دوامین وێنەی خۆی لەگەڵ ئەو ئۆتۆمبیلا بگرێت کە تەرمی مام جەلالی هەڵگرتووە بۆیە هەرچەند دەکەن ینی هێزی ئەمنی لێرە هەوڵ دەدا خەڵک زیاتر دوور بخاتەوە بۆ ئەوەی کە بەردەم ئۆتۆمبیلەکە چۆڵ بکات بۆی چکە ماوەیەکی زۆری ماوە لێرە لە بەردەم مەڵبەندیەکی سلێمانی تاوەکو مزگەوتی گەورە ڕەنگە ماوەیەکی زۆری بمێنێ ینی بە درێژایی شەقامیش سالم لێرە خەڵک وەستاوە خەڵک لەسەر شەقامە ئۆتۆمبیلەکە زۆر ینی دەتوانێت بە هێواشی بڕوات چونکە خەڵک زۆر هاتوونەتە سەر شەقامەکە لەم بەرەوبەری شەقامەکە وەستاون هەوڵ دەدەن کە دواهەمین وێنەی خۆیان لەگەڵ تەرمی مام جەلال سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک کۆماری پێشووی عێراقدا بگرن بۆیە ڕۆشتنی ئۆتۆمبیلەکە یاخو کەژاوەی ئۆتۆمبیلەکانی مام جەلال ڕەنگە ئەستەم بێ بە ئاسانی بگاتە بەردەم مزگەوتی گەورە چکە زۆر قەرەباڵەکەیەکی زۆر هەیە ینی خەڵکێکی زۆر هاتوونەتە سەر شەقامەکە دانەوێت بۆ دوامین جار دوامین گوڵی خۆیان بخەنە سەر ئەو تەرمی مام جەلال بۆ یاخود وێنەیەک لەگەڵ تەرمی مام جەلالدا بگرن کە ئێستا ئێمە لەناو ئەم قەرەباڵەخێداین هەوڵ دەدەین هەر لەگەڵ کەژاوەکەی تەرمی مام جەلالدا بەرەو مزگەوتی گەورە ڕاستەوخۆ وێنەکانتان بۆ بگوازینەوە ئێستا ئێمە قەرەباڵەخیە زۆرە لەناو ئەو قەرەباڵەخێداین وێنەکان ئەوە دەردەخەن کە خەڵکێکی زۆر بە پەرۆشە کە هاتووەتە سەر شەقامەکان دەیەوێت خەمی خۆی دەردەبڕێ فرمێسک بە چاویانەوە دیارە وێنەی مام جەلالیان بەرز کردووەتەوە ئاڵایەکی نیشتیمانی کوردستانیان پێیە دەیانەوێت بۆ دوامین جار ماڵ ئاوایی لە مام جەلال بکەن سکرتێری گشتی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان ببورن سەرۆک کۆماری پێشووی عێراق هەروەها سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئەمە ئەو وێنە ڕاستیە کە بە بەردەوام لە فڕۆکەخانەی سلێمانیەوە تاوەکو ئێرە بەم شێوەیە هاونیشتیمانیان لە بەردەم ئۆتۆمبیلەکانن هەوڵیان ناوە کە بچن هیچ نەبێ وێنەیەک لەگەڵ ئەو ئۆتۆمبیلا بگرن کە تەرمی مام جەلالی هەڵگرتووە یاخود گوڵێک لەسەر ئۆتۆمبیلەکە دانن وەکو گزارشتێک وەکو هەستێکی خۆیان بۆ کۆچی دوایی